من ناوم ئاریستێک عەلیە دانیشتووی شاری سلێمانین ئەزمموی ئیشەمان زیاتر لە 50 ساڵە بەڵام من وەکو خۆم نزیکی 20 ساڵە خەریکیان پیشەیەم کارەکەی خۆم خۆشەوێ و زیاتر ئێمە کاتی ئیشکردنمان بەیانیانە سەعات 8ەوە بۆ سەعات 1:30 شەوە وەکو جۆری دۆندرمەکانمان جۆری دۆندرمەکانمان دوو جۆر دۆندرمەمان هەیە دۆندرمەی مەشینەکانمان هەیە و دۆندرمەی لێرە بە دۆندرمەی تۆپەکان ناسراوە زیاتر ئێمە ئیش لەسەرەوەکەین کە بتوانین دۆندرمەیەکی سروشتی دروستکەین بۆ خەڵک زیاتر خەڵکی ئێستا خواستی لەسەر دۆندرمەیەکە بیخوا کە تامێکی سروشتی بە هاتووم لێرە لام داوە ساردەمەنیەکم خواردوە تاموچێژێکی خۆیە بووە ئەگەر سروشتی بێت تاموچێژێکی ئەگەر لە شەکری دروستکە تاموچێژێکی تری هەیە ئەنجا لە هاوینی شەخواستی لەسەرە لەبەر ئەوەی کە تۆ ئەچیدانی ماندووی دێ لێرە شتێکی سروشتیە خۆیت بێنیشت ئیسراحە دەکاو هەم جەوێکی ژەگۆڕیت و ئەم ئیسراحەتێکی ژەکەی تامولەزەتێکی خۆیە ئەگەر شتەکان سروشتی بن ئەگەر سروشتیش نەبێت لە شەکر بێت هەیە زەختی هەیە شەکرێتی هەیە شتێکی ئەمە پێی ناکەوێت من وەکو خۆم خواستم لەسەرەتیدا ئەوە ڕۆژی وایە لێرە لە ئەدەم ساردەمەنیەکە خۆم ئەنجا هەڵەگەڕم بەرەو ماڵەوە دەڕۆم لە کۆنا زیاتر دۆندرمەکان بە شێوازی سروشتی دروستکراون کەمترین ڕێژەی شەکریان تیا بەکار هاتووە شە خواستی خەڵک زیاتر لەسەرەوەیە کە دۆندرمەیەک خوا کەمترین شەکر بەکارێنێ ئێمە زیاتر دۆندرمەکانمان بە شەکلی ستیڤیا دروستەکەین لە ڕووی کوالیتیەوە شتێکی زۆر باشە و زیاتر ئێستا ئێمە زیاتر لە 24 جۆر دۆندرمەمان هەیە دۆندرمەکانمان زیاتر بە شێوازی دۆندرمەی سروشتی دروستەکەین میوەی سروشتی و زایدەن شەربەتی مێوژمان هەیە کە شەربەتێکی سروشتیە ئەزبەریدەکانمان ئەزبەریکی سەقمان هەیە کە تایبەتە بە خۆمان لە ئەزبەریدی بلوبێری و تەمەرندێکمانەیە تەبیعیە بێشەکرە بێخوێیە بێشیرە خەڵک هەر لە کۆنەوە زیاتر ئیتیمامیاوە بە ئاسکرێمێک بیخوا شێوازێکی ڕازاوی هەبێ ئێمە بەسەر سێ جۆرشت بەکارهێنین و فستق بەکارێنین و گوێزیندی بەکارێنین و قاوەڵ بۆ سەر دۆندرمەکان بەکارێنین هەر کەسەوە بەخواستی خۆی داوای چی بکە ئێمە پێشکەشێکین